لە خۆمان پاراستن دروشمی هێزی دژە تیرۆرە و ئەرچیەوان شان بەشانی هێزی پێشمەرگەی کوردستان پاراستنی خاچی کوردستانە لە گەرمیانەوە تا کوێستان لە هەر جێگەیەک مەترسی هەبێت ئەوان سنگیان بە گولەوەیە تا کوردستان ئارام بێت. گرنگی هێزی دژە تیرۆر لە جەنگی داعش داوای کرد. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە حوزور هێزی دژە تیرۆردا سڵاوی گەلی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیان پێ بگەێنێت. ئێوە و برا پێشمەرگەکان گیانی خۆتان خستووەتە سەر دەست بۆ ئەوەی گیان و ماڵی خەڵکی کوردستان بپارێزن و ئارامی و سەلامەتی بۆ هەمووان دابین بکەن. من لە هەموو بۆنە و دانیشتنە ناوخۆیی و دەرەکیەکاندا وتومە و لێرەش دەیڵێمەوە خۆشبەختی و شانازیەکی گەورەیە بۆ ئێمە کە شان بەشانی پێشمەرگە قارەمانەکانمان خاوەنی هێزی دژە تێرۆرین. ئەمە بەسە بۆ ئەوەی دڵنیابین لە سای ئەم دەستە بژێرە ئازا و بوێر و ڕاهێنراوە مەترسی تێرۆر لەسەر کوردستان دوور کەوتووەتەوە. هێزی دژە تێرۆر وەک هێزێکی ڕێکخراوی نیشتیمانی کاریگەری گەورەی هەبووە لە گۆڕینی باڵانسی هێزی شەڕی تێرۆر. لە هەر جێگەیەکی کوردستان پێویست بکات دژە تیرۆر جەنگاوە و دەجەنگێت تا سەرۆماڵی هاوڵاتیان پارێزراو بێت. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ستایشی هێزی دژە تیرۆری کرد کە ڕۆڵی هەبووە لە پارێزگاریکردنی هەولێری پایتەخت و هەموو ئەو شوێنانەی کە مەترسیان لەسەر بووە بکەونە چنگی داعشەوە. هەرگیز ئەوەمان لەبیر ناچێتەوە کە ئێوە بوون لە بەرەکانی جەلەولە و خورماتی و کەرکووک و هەموو ناوچەکانی تر بە هاوکاری پێشمەرگە و هەموو هێزە قارەمانەکانی تر سنگتان نا بە فیشەکە و دەستی ڕەشی تێرۆریستان دوور خستەوە. تەنانەت لەگەڵ نزیک بوونەوەی مەترسی گورج چوون بەهانای هەولێری پایتەختە و نەتان هێشت تێرۆریستان بگەنە مەرامی گڵاوی خۆیان. مانۆڕی هێزی دژە تیرۆر هەمووانی سەرسام کرد. ئەوان تەنیا لە دوو چالاکیدا هێزی گەورەی خۆیان نیشاندا کە چۆن لە مەیدانی جەنگدا و لە جەنگی دەستە و یەخەدا ڕوبەڕووی تێرۆریستان بوونەتەوە. گەرچی مانۆڕ بوو بەڵام وەک ئەوە بوو لە ناو جەرگەی شەڕەکانەوە بیت. ئەوان ڕۆڵەی نیشتیمانن. نیشتیمانیش لە ئێستادا پێویستی بە گیان لەسەردەستی وەک ئەو کوڕانە هەیە کە بێگوێدانە ژیانی خۆیان ڕوبەڕووی گەورەترین ڕێکخراوی تێرۆریستی بوونەتەوە کە داعشە و ئەوان هەر کات ڕوبەڕووی جەنگێک دەچن خۆشحاڵ و ئاسوودەن کە گەلی کوردستان چاویان لە هیمەتی دەست و بازووی نەبەزیوی ئەوانە کە لە سەردەسی هێزی دژە تیرۆر و هێزی پێشمەرگەی کوردستان لە حەمرینەوە تا زاخۆ پارێزراوە و گەلی کورد و جیهانیش شانازی بەوانەوە دەکات. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.